الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، بەڕێزان خۆشەویستان، لە فەرموودەی بیستەم گەڕاینەوە خزمەت جەنابتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێ لە شەرحی ئەربەعین نەوەویە کە گەیشتبووینە فەرموودەی بیستەم، ئەویش فەرموودەیەکی صحیحە ئیمامی بوخاری ڕیوایەتەکە کە فەرموودەی ئەبوو مەسعود عوقبە بن عەمری الأنصاري البدري رضي الله عنه دەجێرتەوە دەفەرمێت: قال رسول الله صلى الله عليه وسلم: إن مما أدرك الناس من كلام النبوة الأولى إذا لم تستحي فاصنع ما شئت. بەڵێ وەکو هەمیشە فەرموودەکان هەر یەک لەو فەرموودانەی پێشووتر و ئەم فەرموودەیە و فەرموودەکانی تریشی ئەربەعین نەوەویە بڵێن فەرموودەکانی گرنگن و هەر یەک لەو فەرموودانە تایبەتمەندی خۆی هەیە و گرنگی خۆی هەیە و ئەم فەرموودەش بە هەمان شێوە لەبەرەوە باسی یەکێک لە بابەتە هەرە گرنگەکانی بڵێن دین بوومان دەکە، ئەویش کە بابەتی ڕەوشتی حەیا و شەرم و حەیا. ئەمە طبعاً یەکەکە لەو ڕەوشتە بەرزانە کە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر جەخت لێ دەکەتەوە و بڵێن پێش ئەوەی بینە سەر شەرحی فەرموودەکە هەر بە کورتی بڵێن ڕاوی فەرموودەکە کە عوقبەی کوڕی عەمری ئەنساری بەدریە، کونیەکەی طبعاً ئەبوو مەسعودە، خۆی زیاتر بڵێن مەشهورە بە ئەبوو مەسعود البەدری، بەڵام ناوەکەی لێرە وەکو ئیمامی نەوەوی یعنی ناویشی هیناوە، نەک تەنیا بڵێن کونیەکەی بە کونیەکەی وەکو گوتمان کە مەشهورە بە کونیەکەی ئەبوو مەسعود البەدری، بەڵام ناوەکەشی هیناوە کە عوقبەی کوڕی عەمری ئەنساری خەزرەجی. طبعاً ئەم لەقەبە کە پێدەگوترێ بەدری دوو بۆچوون هەیە. بۆچوونێک ئەوەیە کە دەڵێ شەهیدە بەدرن، یعنی یەکێک بۆ لەوانەی کە بەشداری کردووە لە غەزای بەدر بۆیە ناویان لێناوە بەدری، ینی بۆ بەناوبانگ بووە. بەڵام بۆچوونێکی تر دەڵێ نەخێر، ئەسڵەن بەدری نەبینیوە یان بڵێن بەشداری بەدری نەکردووە، تەنیا بەشداری بڵێن عەقەبە بەیعەت العەقەبەی کردووە. بەڵام دەڵێ لەبەرەوە کە ئەو دیارە ماوەیەک لەوێ ئەو چووکە بەدر شوێنەکە، بڵێن ئەو کاتەکە ئەو غەزایە لەوێ ڕوویداوە، دیارە ماوەیەک لەوێ دەبی یان لەوێ دەمینتەوە. ئیتر ئەم ناوە بڵێن ئەم لەقەبە وەکو بەدری ینی ناویان لە هیناوە. ئیتر ئەم هەردوو ڕەیە هەیە، چی لەوەی کە بڵێن بەشداری غەزای بەدری کردووە یانیش هەر لەو شوێنە مایتەوە بۆیە ناویان لێناوە بەدری. طبعاً ئەمەش یەکێکە لەو ڕاویانەی کە بڵێن حەدیسی زۆری ڕیوایەت کردووە لە پێغەمبەر درودی خوای لەسەر بی، و یەکێکە لە زانایانی هاوڵانی پێغەمبەر درودی خوای لەسەر بی. ماوەیەک طبعاً ئیقامە و یان سەفەری کردبوو لە بوو کوفە، ماوەیەکی زۆر لەوێ ماوە، بەڵام بڵێن لەدایکبوونی دیار نییە، ینی وەکو زانایان و بڵێن مێژوونووسان باسییان نەکردووە لە چ ساڵێک لەدایک بووە، بەڵام وەفاتەکەی دیارە کە دەڵێن لە ساڵی چلی کۆچی، هەندێکیش دەڵێن 41 یان 42، ینی لەو بەینە وەفاتی کردووە ساڵی چلی کۆچی یان 41 یان 42. بۆیە بەڕێزان وەکو باسمان کرد ئەم فەرموودەیە کە ئەبوو مەسعود البەدری دەجێرتەوە لە پێغەمبەر درودی خوای لەسەروی باسی ڕەوشتی شەرم و حەیامان بوو دەکە کە بەڕاستی یعنی بە تایبەتی ئێمە لەو سەردەمە زۆر پێویستیمان بەڕاستی بەو ڕەوشت بەرزەیە، بەوەی کە بەڕاستی یعنی بەداخەوە یعنی ئەم ڕەوشتە لەم سەردەمە یعنی وەکو بڵێن بوویتە ڕەوشتێکی ناموو، و یعنی لەوانەیە کەم کەس یعنی دەبینین بەو شێوازە وەک خوا دەیەوێت وەک دین داوای کردووە کە بڵێن ئەم ڕەوشتە لە خۆیدا بهینتە جێ، و وەکو معلومە کە بەڕاستی ئەم ڕەوشتە ڕەوشتی شەرم حەیا
لهر کۆمەڵگایەک چەند زیاتر گرنگی پێ بدرێ، چەند پابند بن خەڵکەکە بەو ڕەوشتە و چەند ئەم ڕەوشتە لە ناو هەر کۆمەڵگایە کە بڵێن تەشەنەی بکە و زیاد بکە، ئەو کۆمەڵگایە دوورترە لە گیر و گرفت و مەشاکل و وە کۆمەڵگایەکی پاک و خاوین و تەندروست لێ دەرەچی و بە پێچەوانەوەش ئەم ڕەوشتە بەڕاستی چەند دوور بی یان هەر کۆمەڵگایە کە بڵێن گرنگی بەو ڕەوشتە نەدەن یان ئەم ڕەوشتە نیزبەی پابندبوونی خەڵک بەو ڕەوشتە کەم بی، طبعاً بە تەئکید و بە دڵنیایی ئەم کۆمەڵگایە بەرەو لە ناوچوون و بەرەو بڵێن هەلدێر دەچی و ئەم کۆمەڵگایە بەڕاستی گیر و گرفت و مەشاکل زۆر زۆر زیادەکە، ڕۆژ بە ڕۆژ زیادەکە لەبەرەوە ئەم ڕەوشتە بەڕاستی بۆیش طبعاً کە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە، لەبەر ئەوە پەیوەندی بە هەموو کۆمەڵگا هەیە، پەیوەندی بە تاک، بە خێزان، بە کۆی گشتی کۆمەڵگا، یعنی ئەمە یەکێکە لەو ڕەوشتانە کە زۆر زۆر تایبەتمەندی خۆی هەیە و گرنگی خۆی هەیە لە بڵێن سەرئاستی تاک و لە سەرئاستی کۆمەڵ. هەر لەبەر ئەوە بەڕێزان پێغەمبەری خوا درودی خوای لەسەربی لە فەرمودەیەکی حەسەن کە ابن ماجە ڕیوایەتەکە دەفەرمێت لكل دين خلقا وإن خلق الإسلام الحياء. يعني سبحان الله بەڕێزان لەم فەرمودەیە وەکو بڵێن پێغەمبەر صلی الله علیه وسلم دەیەوێت هەموو ڕەوشتەکانی ئیسلام کوو بکەتەوە لەو ڕەوشتەکە حەیاءە، شەرم و حەیاءە. بۆیە دەفەرمێت هەموو ئاینێک ڕەوشتی تایبەتی خۆی هەیە و ئەگەر ئێمە بین باسی ئیسلام بکەین ڕەوشتی تایبەتی ئیسلام حەیاءە. طبعاً خۆ ئەمە معلومە، خۆ ڕەوشتە بەرزەکان زۆرن و هەمووشی مەطلوبە و لە ئیسلام هەمووی گرنگی خۆی هەیە و تایبەتمەندی خۆی و بڵێن داوا کراوە لە ئینسانی موسڵمان، بەڵام لە بەرگرنگی و بڵێن هەستیاری ئەم ڕەوشتە پێغەمبەر صلی الله علیه وسلم تەرکیزی لەسەر کرد، تەئکیدی لێ کرد، جەختی کردەوە وەک ئەوەی بڵێن یعنی لە هەموو ڕەوشتەکان ڕەوشتی حەیا جیا کردەوە، تایبەتی کرد و بڵێن هەموو ڕەوشتەکانی کوو کردەوە لە ڕەوشتی حەیا. بۆیە بەڕێزان ئەم فەرمودەیە بەوەی دەست پێ کرد کە لە سەرەتای فەرمودەکە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی إن مما أدرك الناس من كلام النبوة الأولى. ئەمە بەڵگەی ئەوەیە بەڕێزان کە ئەم بابەتە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاماژە بەوە دەکا کە ئەم ڕەوشتە ئەم بڵێن ڕەوشتی حەیا نەک تەنیا داهێنانەکە یان ئیسلام هینایەتی، نەخێر، بەلکو هەموو پێغەمبەرانی پێش ئیسلامیش هەمویان بانگەوازی ئومەتەکە و قەومەکەی خوانیان دەکرد بەوەی کە دەبی ڕەوشتی شەرم و حەیا لە ناو خۆتاندا پەیدا بکەن و پابند بن بە شەرم و حەیاەوە و خۆتان برازێنەوە بەو ڕەوشتە. بۆیە بەڕێزان تەنانەت پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمودەیە کە دەفەرمێت إنما بعثت لأتمم مكارم الأخلاق، کەواتە بەڕێزان مەسەلەی ئەخلاق لە هەموو ئاینەکانی تریشی پێش ئیسلام لە ثەوابتە. ئێمە یەک لەسەر سێی دین کە بریتیە لە تەشریع و نظامی عمل و ئەحکامی حەلال و حەرام و شەریعەت، ئەمە جیاوازە، هەر ئاینێک لەبوو ئاینێکی تر جیاوازە، بەڵام عەقیدە و بیر و بڕوا و منزومەی ئەخلاقی لە هەموو ئاینەکان بڵێن وەکو یەکە و ثەوابتە و نەگۆڕە و ناگۆڕدرێ. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی إن مما أدرك الناس من كلام النبوة الأولى، کەواتە ئەم ڕەوشتە هەموو پێغەمبەرانی پێش لە ئادەمەوە عەلەیهی السەلام هەتا خاتەم هەمویان بانگەوازی بەندەکانی خوا و خەڵک و قەومەکانی خوانیان دەکرد بەوەی کە دەبی ئەم ڕەوشتە لە خۆتاندا بهێنەجێ و ئەمە یەکێکە لەوانەی کە بەڕاستی نەسخ نەبووە، یعنی ئەمە هەر بەردەوام بووە لە سەرەتاوە هەتا یعنی بەلکو یەکێک لە صیفاتی پێغەمبەرانیش بەڕێزان و لەسەرەوەی هەموویان
پێغەمبەری خۆمان درودی خوای لەسەر بی ڕەوش بەرزیە کە یەکێک لە ڕەوشتە بەرزەکان ڕەوشتی شەرم و حەیا، بەلکو پێش ئەوەش یەکێکە لە صیفاتی خوای گەورە. یعنی حەیا بەڕێزان، حەیا صیفەتەکە لە صیفاتی خوا. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمودەیە کە ئەبوو داود و ئیمام نسائی ڕیوایەتەکەن، پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی چی؟ إن الله حيي ستير يحب الحياء والستر فإذا اغتسل أحدكم فليستتر. دەفەرمێت خوای گەورە زۆر بە شەرم و حەیایە و دادەپۆشیت، یعنی بڵێن گوناحەکانی خەڵک و کەم و کورتیەکانی خەڵک دادەپۆشی. بۆیە بەڕێزان خوای گەورە کە خۆی چۆن ئەمە یەکێکە لە صیفاتی خوای گەورە شەرم و حەیا، خوای گەورە ئەو کەسەشی خۆش دەوێت کە بە شەرم و بە حەیایە، و ئەوەی کە یعنی لێرە باسی ستری کرد، حتا فەرمووی فإذا اغتسل أحدكم فليستتر، کاتی کە یەکێک خۆی دەشۆت دەبی خۆی بشارتەوە، دەبی لە جێیەک بی کەس نەیبینی. یعنی بوو نابی ئەنی مەسەلەی خۆڕوودکردنەوە بەڕاستی ئەمە منافی شەرم و حەیایە. بۆیە لێرە باسی سترەکە، داپۆشین، ئینسان دەبی خۆی داپۆشی، نابیت مەسەلەن یعنی ئەو بڵێن عەورەتی خۆی ئینسان پێشانی خەڵک بدە. بۆیە بەڕاستی مەسەلەی شەرم و حەیا زۆر پەیوەندیەکی بەهێز هەیە لە هەڵسوکەوت و لە جلوبەرگ و لە کار و کردەوە و لە قسەکانی ئینساندا. بۆیە بەڕێزان حەیا بریتیە لە چی؟ یعنی ئەگە ئێمە بڵێن حەیا یعنی چی؟ ئەم کەسە چۆن بە شەرم و بە حەیابی؟ طبعاً ئەو کەسە دەبی هەر خۆی بپارێزی لە هەر کەم و کورتیەک، لە هەر بڵێن عیبەیەک، هەر شتێک کە عیبەبی، تەنانەت حتا ئەگەر لە کۆمەلگا، حتا ئەگەر پەیوەندی بە دینیشەوە نەبی، شتێک عیبەبی لە کۆمەلگایەک مەفروزەوە ئینسان شەرم بکە، ئەو صیفەتە لە خۆیدا نەینتەجێ، یان مەسەلەن دوورکەویتەوە لەو قسەیە یان لەو کردەوەیە یان لەو صیفەتە. یعنی قسەیەک لە جێیەک عیبەیە، ئینسان نابی لەو جێیە بیکە، کردەوەیەک حتا ئەگەر پەیوەندی بە دینیشەوە نەبی. بۆیە هەر شتێکە کەم و کورتیە و عیبەیە و نەقسەکە ئینسان دەبی دوور بی، یان ئەوەی پەیوەندی بە گونەح و تاوان و معسیەت و فاحیشە و هەتا دوایێ. بۆیە بەڕاستی ئەمە بڵێن پەیوەندی بە نەفسی ئینسانەوە هەیە، دەبی ئینسان یعنی لە ناخی خۆیەوە ڕێکی لەو شتانە ببیتەوە، ئەوەی کە بە تایبەتی کە لە دین لە شەرع حرام کراوە، قەدەغە کراوە. طبعاً ئینسان دەبی دوورکەویتەوە لەوە و شەرم بکە، یعنی ئەو شتانە نەیکە بۆ ئەوەی کە لەبەرەوە خوای گەورە بڵێن ئەمری پێ کردووە و دەبی پابەند بی بەو بڵێن صیفەتانە. بۆیە بەڕێزان دوای ئەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی دوای کە باسی ئەوەی کرد کە ئەمە صیفەتەکە لە هەموو صیفەتی هەموو پێغەمبەران، بەلکو صیفەتی خوای گەورەیە و هەموو ئاینەکانی تر باسی ڕەوشتی شەرم و حەیایان کردووە و بانگەوازی قەومەکانیان کردووە بەوە، ئەوجا فەرمووی ئیذا لەم تەستەحی فەصنع ما شئت. لێرەدا بەڕێزان ئەمە دوو معنای هەیە. معنایەک کە زۆر لە زانایان دەڵێن ئەمەیە زیاتر مەبەستی خوای گەورە لەم ئاەتە، کە یعنی ئەمە وەکو فەرمانە بە تەهدید و بە هەڕەشەکردن، یعنی وەکو بڵێن خوای گەورە هەڕەشە لەو کەسانە دەکە کە شەرم ناکەن بە کەیفی خۆیان، مەسەلەن هیچ پێوەریان نییە، هیچ بڵێن میزانیان نییە لە ژیانیاندا، هەرچی بیانەوێت دەیکەن بەبێ ئەوەی کە ڕەچاوی هیچ پێوەرێک بکەن لە ژیانی خۆیاندا. بۆیە ئەم فەرمانە کە ئیذا لەم تەستەحی فەصنع یعنی چی؟ یعنی بیکە، یعنی ئەگەر تو شەرم نەکەی بڕوو هەرچی دەتەوێت بکە، هەرچی دەتەوێت بڵێ، هەرچی مەسەلەن هەڵسوکەوت هەیە بیکە، مادەم تو شەرم ناکەی. بۆیە ئەم ئەمرە لەبوو تهدیدە، خۆ معناوە ئەوە نییە یعنی دروستە مادەم وایە بڕۆ هەرچی دەتەوێت، هەرچی ئارەزووی توی بۆی دەچی بڕۆ بیکە. نا، مەبەستی پێ ئەوەیە کە ئەمە تهدیدە، هەڕەشەکردنە، یعنی وەکو بڵێن بڕۆ کەیفی خۆت هەرچی دەکەی بکە، بەڵام ئەمە دنیایە، دنیا دار و عەمەلین بلا حیساب، بەڵام خۆ بزانە کە ڕۆژی قیامەت کێوە دەچی لە بەردەستی خوای گەورە،
کێوە دەچی ڕۆژی قیامەت هەردەیەوە خزمەت خوای گەورە حسابن لەگەلەکە لە ڕۆژی قیامەتیش دار و حیسابین بلا عمل هەلەو کاتە بەس حساب و سزای تێدا هیچ کردەوە سوودی نییە. بۆیە ئەم ئیذا لەم تەستەحی فەصنع ما شئت وەکو بڵێن ئاەتێکیشمان هەیە لە قورئانی پیرۆز لە سوورەتی فوسیلەت ئاەتی ژمارە 40 کە خوای گەورە باسی بێبڕوایان و کافرانەکە دەفەرمی چی؟ اعملوا ما شئتم إنه بما تعملون بصير. بڕۆن هەرچی دەکەن بیکەن. طبعا خو معنەوە نییە خوای گەورە ئزنی دان قەیناکە بڕۆن گونەح بکەن تاوان بکەن شرک بکەن هەرچی دەکەن کوفر بکەن نا، بەڵام خوای گەورە دوای کە پێغەمبەرانی نارد پەیامی نارد ئیقامی حجە لەسەریان هەلگرت ئەوجا کە ئەوان ئیمان نەهێنن ئەوجا خوای گەورە فەرمووی دبڕۆن خۆتان چ دەکەن بیکەن بەڵام إنه بما تعملون بصير. خۆ خوای گەورە ئاگای لێیە خۆ دەزانی خۆ دەتان بینی بڕۆن چی بکەن بیکەن بەڵام لە ڕۆژی قیامەت چی جواب دەدەنەوە لەو ڕۆژە چۆن بڵێن مقابلەی خوای گەورە دەکەن لە ڕۆژی قیامەت. ئەمە معنایەک. معنای دووەم بەڕێزان دەڵێن فەرمانەکە لە بۆ ئیباحەیە. یعنی چۆن؟ یعنی دەڵێ کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی إذا لم تستحی فاصنع ما شئت. یعنی ئەو ئیشەی کە دەتەوێت بیکەی ئەو کردەوە ئەو قسەیە هەر شتێک بی کە دەتەوێت بیکەی ئەگەر شەرم نەبی یعنی ئەگەر پەیوەندی بە شەرم و حەیاوە نەبی بیکە یعنی مباحە یعنی دەکرێ بیکەی یعنی دروستە بیکەی. ئەم معناش هەندێک لە زانایان دەڵێن ئەم معناش لێ وەرەگیرێ و وەکو بڵێن حەدیثێکمان هەیە ئیمامی مسلم ڕیوایەتەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە باسی تاوانەکە تاوان کە پێناسەی تاوانەکە هەرێ تاوان چییە؟ پێغەمبەر صلی الله علیه و سلم پێناسە دەکە دەفەرمێت الإثم ما حاك في صدرك وكرهت أن يطلع عليه الناس. دەفەرمێت تاوان گونەح و تاوان ئەوەیە کە لە ناخی خۆتەوە تو دەزانی بۆیش تو پێت خۆش نییە خەڵک بزانی کاتی کە ئەم قسەیە دەکەی کاتی کە ئەم کردەوەیە ئەنجامەدەی بەدزیوە بەدزی خەڵکەوە ئەمە گونەح هەمەتەوان ئەگەر گونەح و تاوان نەبی بۆ ناچی لە پێش چاوی خەڵک بیکەی کەواتە بۆیە دەڵێ ما حاك في صدرك هەر شتێک کە تو لە ناخی خۆتەوە پێت غەڵەت بی و هەر لەبەر ئەوەش پێت خۆش نییە خەڵک بزانی بشاریەوە لە خەڵک کەواتە ئەمە گونەحە بۆی ئستەفتی قەلبەک تو خۆت فتوا لە خۆت بدە هەر بۆی زۆر جار وهەیە مەسەن ئەسڵەن پێویست ناکە بپرسی کە تو دەبینی واللهی تو ئەم قسەیە ئەم کردەوەیە ڕوت نییە لە هەموو مەجلسێک بیکەی لە هەموو جەیەک ئەنجامی بدەی ئیکەواتە ئەمە چێ ئەمە تاوانە. بۆیە دەڵێ ئەم معناش لێ وەردەگیرێ إذا لم تستحی فاصنع ما شئت. یعنی ئەو قسەیە ئەو کردەوەیە ئەو صیفەتە ئەو هەڵس و کەوتە ئەگە بێت و ئاسایی بی یعنی تو پێت احتیادی بی و لە دینیش هاتبی یعنی هیچ پێچاوانەی شەرع نەبی کەواتە بیکە ئەمە شەرمی تێدانیە و بیکە و حەلالە و دروستە و مباحە. باشە بزانە هەردوو معنای لێ وەرەگیرێ بەڵام زیاتر زانایان کە شەرحیان کردووە بە معنای یەکەم کە وەکو گوتمان خوای پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت ئەگەر تو شەرم ناکەی بڕۆ هەرچی دەکەی بکە یعنی ئەگەر لەخوا شەرم لە خوا ناکەی طبعا کەواتە هیچ پێوەر و مقیاست نییە ئەتو هەرچی دەکەی بکە. خاڵێکی تر بەڕێزان حەیا دوو جوورمان هەیە جۆرێک پێدەگوترێ الحەیا الغير المكتسب يعني الفطري يعني الجبلي يعني أو شرم حياك خوای گەورە لە ناخی ئینسانی دروست کردووە یعنی منداڵ بە منداڵی خۆی کە تازە لە دایکە بی دوایی کە وردە بڵێن قسە بڵێن فام دەکە وردە هیچ تو منداڵە هیچ تو ساوایە یعنی خوای گەورە شەرم و حەیای لە ناخیدا دروست کردووە. بۆیە زۆر جار مەسەلەن یعنی کە دایکی دەگۆڕی پێخۆش نییە خەڵک بیبینی یعنی بزانە ئەم شەرمە لە چی یعنی خۆ مناڵە هیچ تو ساوایە ئەمە خوا دروستی کردووە لە ناخی کەسەکەدا. بۆیە تەنانەت مەسەلەن کابرا هەیە غەیری مسلمان نییە بەڵام ئەم ینی بی ئەو ژینگە نەیگۆڕیوە ئەو کە لە دایک بووە ئەم ڕەوشتە لە ناخیدا هەبووە و پارێزگاری لەو ڕەوشتەی کردو هەتا گەورەش بووە بە شەرمە بە حەیاە حتا مسلمانیش نییە. ئەم شەرم و حەیا لە چی هاتووە؟ وەکو گوتمان فیتریە. یعنی بۆیە بەڕێزان دەجێرنەوە دەفەرمونون ئیمامی ئەبوو بەکر الصەدیق ڕەزامەندی خوای لەسەر
طبعا بيش أوي كمسلمان بيش أوي كبيغمبر صلى الله عليه وسلم بيتونو إسلام بيت خو أو مسلمان نبوه ده فرميت لجياني خوي ده عراقي نخارده وسجدي بو صنمو بو بتي نبردوه يعني أما لشيوة أما لبروا أو أما فطرية هلا من دالية وكجورب وزانيتي أم عرقاء عقلي لدسدا كواتبا حرامش نبي أو خلق همو يان خواردي أنا حتى لسردم إسلامش لسرتا إسلام صحابة كان ديان خارده وهيشتو حرام نبو بلام إمام أبو بكر وكو دفرمون لجياني دا عرقي نخارده كواته هي أما تشيا أما فطرية يعني لجياني دا سجدي نبردي أبو هيج بتك كواته أما فطرية خو أو كاته همو خلق مسلمان صحابة بإمام عمر وهمو أوانت كبتيان دبرست بيش إسلام بيش أوي بلن روناتشي إيمان بجتنا ودليا أما جورك يتر بريزان كبيدا قلت الحياء المكتسب حياء المكتسب يعني بهو إيمانه وبريزان كابرا أجر مثلا لفترش كاريگري بي أو جينجا ودورو برو خزمو كسو كومالغا كاريگري لسر بكا خود بي إيمانو بيرو برواي أو كسد بي واي لبكا آراستي بغوري بين توسري راستكا بلين يك لو روشتانك روشتي شرمو حياء بوي برزان عبد الله كرع عمر دجير توا دفرميت پیغمبر صلى الله عليه وسلم روجك لروجان شو بيني كسك آموشگاري كسك دكا كسك الأنصاري كان بياوك آموشگاري دكا بويكا يكلوانا بشرم حياة بروشت حياة پیغمبر صلى الله عليه وسلم فرموشي فرموي دعه فإن الحياء من الإيمان طبعا إمام البخاري روايتك ده فرميت وازي بنا أصلا هو إيمان دارنية مسلماني خلاص إيمان شرم حياء لا إيمانه كواتا برزان أما حياء مكتسبة أما أو شرمية كإنسان دبي يعني أجر خوشي بلين كاريگري وكو قطمان دورو بر لسري كردبي بلام إنساني إيمان دار إنساني مسلمان إيمانكي چند بقوتو چند بهزبي دبي كاريگري لسر هر سوكوتو صفاتو روشتكاني بكيكلا روشتكاني شرم حياء يعني بوي براستي أما هاندرك بالنركي بهزة أوش كإيماني إنسانه خالك كتير بريزان إما بتايبتي لزمان عربي وشيك مان هي بيدا قلتلي خجل جوازة لقى الحياء طبعا لا بزماني كردي هر يكو شابكارديت أو الشرمة بو هر دوكيان شرم بكاردي بلام لزمان عربي نخير أجا قلت مان حياء أما جيايا لقى الخجل خجل چيه خجل أويا كاتي ككسك بونو منا طبعا صفتي خجل صفتك مذمومة يعني حياء صفتك محمودة صفتك وكوجود من روشتك يكك لروشت هرا جرنجو برزكان يعني بيروز إسلام بلام خجل مذمومة يعني مثلا بون منا طلبيك لبول شرمك بسيار بك لا ما مصدر أما خجل أما شرمنية طبعا إما بكردي وكوجود من هر بيدالين شرم أو طلب زور شرمينة ما له بين يعني لا امتحان ساقطه بي بلام خوي اقبيتو هول بدو بسيار بكو ها فيربي بلام شرمك وايلي كردو سر برزنك بسيار نكا ها يان مثلا يكك ديويت بون مناقصه بكلبوكو مال خلق يكم جاره مثلا دبيني دستي دلرزي دبيني مثلا تيكاتشي يعني اما خجله بوي حتى زاناني درون ناسي ده فرمون انساني خجول شخصيتي لاوازة كساتي لاوازة بلام إنساني بشرم وبحياة شخصيتك بهزي هي چند جوازة لقل يكتر أو كسيك شرم وحياة مشروع ومحمود لدين كبالي بشرم وبحياة وقاء كساتي بهزي لناوكو مالقا خلق شرمي ليدك هيبتو وقاري خويه سنجيني خويه كساتي كي بهزة شرم وحياة بلام خجل نا صفتي وكو مان يعني كسي لهوازة وحر لبروش مثلا صحابة كان في عمر صلى الله عليه وسلم كآفرتان ده فرمون يعني لم يمنعهن الحياء من أن يتعلموا أمور دينهن يعني أم خجلاء ندبوا با الريقروا بربس برانبريان بو أويكا
فێرەدین بن دەچوونە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم حتا لە زۆر بابەتی کە زۆر تایبەتش پرسیاریان لێ دەکرد وا لەبەرەوە قسەیەکەیە کە دەن لا حەیاء فی الدین طبعا کە دەڵێن لا حەیاء فی الدین مەبەستی پێ ئەو خەجەلەیە وإلا ئێستا فرمودي صحيح پیغمبرمان خوندێ و صلی الله عليه وسلم کە دەفەرمێت ألا إن لكل دين خلقا وإن خلق الإسلام الحياء چۆن لا حەیاء فی الدین بەڵام ئەو شەرمەی کە وەکو گوتمان کە پێ دەگوترێ خەجەل بەڕێزان بڵێن پێگەی ڕەوشت لە نێو ڕەوشتەکانی ئیسلام چەند فەرمودەیەک بە خێرایی باسەکەین فرمودەیەکی صحیحمان هەیە کە ئیمامی بوخاری مسلم ڕیواتیان کردووە پیغمبر صلی الله علیه و سلم دەفەرمێت چی دەفەرمێت الإيمان بضع وسبعون شعبة دەفەرمێت چی ئیمان بێڕوبڕوا هەفتا و شتێک بەشە طبعا باسی چی دەکە پیغمبر صلی الله علیه و سلم باسی بەرزترینیان دەکە دەفەرمێت أعلاها قول لا إله إلا الله بەرزترینیان وشەی یەکتاپەرستی خوای گەورەیە تەوحیدی خوای گەورە وأدناها نزمترينيان إماطة الأذى عن الطريق كاتي كسك بردك شتك دركك دارك لري خلق لا دبا أما إيمانه برزان أما كردوي بلان بيودي بإيمانه وهي أدي بشكانة باسي برسترينو نزمتريني كر إدي خوي فرموي بضع وسبعون بلان لنيو غيري برسترينو نزمترين لنيو همو بشكانة فرموي والحياء شعبة من الإيمان باشا ادي لحفتا او هنده باشا بوچی بس تنیا اوی برسترین اما دیاره لبرچی لبرا بوی بزاندره اما لهمویان بقوترو بهسترو برستره نزمترین نشان اما معقوله بلام لو نيويا تنیا باسی شرمك باسی حياءك والحياء شعبة من الإيمان خو شعبي تري زوري هي بلام بوچی باسی اوان ترينك لبرا حياء يكك لو صفة روشتانك يعني تايبت من دي خوي وجرينجي خوي هي لتشاو ببراول لقال همو روشتكاني تر بويلا فرمودي كتر إمام مسلم روايته كده فرميت الحياء كله خير شرم حياء أو هموي خيره هموي باداشته هموي شاكيه هموي باشيه هيج بلين أوي تدانية شري تدانية يلا حديثة كتر كبخاري مسلم روايته ينكردوا الحياء لا يأتي إلا بخير شرم حياء إلا برهمكش نتيجكش إلا خير زانه بريزان شرم حياء براستي نعمتك خواي قوريك لسر بندكاني أوانيك فعلا خوان درازين وبو صفته يعني دائما لخير دان دائما لشاكة دان دائما لباشا دان دائما باشان ديتا ريقا دائما خير ديتا ريقان لفرموديه كتر كإمام حاكم روايتي كردو بصحيحيشي داناوا دفرميت الحياء والإيمان قرناء جميعا قرناء يعني مقترنين يعني بيك وبسراون إذا رفع أحدهما رفع الآخر سبحان الله دفرميت إيمان وحياء بيرو إيمان برزا عقيدة بيرو بروا إيمان إنسان لقال حياء شرم حياء بيك وبسراون أقر يككي أنما أو يتريشي ناميني يعني كسك شرم حياء نما إيماني شي نما كسك إيماني نما شرم حياء شي نامين بيك وبسراون بيكترون لفرموديه كتر إمام ابن ماجه روايتك في أمر صلى الله عليه وسلم فرمو إن الله إذا أراد أن يهلك عبدا نزع منه الحياء باشا ده فرميت خواي قورة أقويستي هر كسك لناو ببا سزاي بدا آبروي ببا يعني بلن رسواي بكا إلا شرم حياي لي ورقيتاو شرم حياي لي ورقيتاو برزان أما عقوبيكي زور سخته زور قورية زور تنده زور قرصة يعني خواي قورة لهر كسك تربي إلا يكمشد بو أويكا بيويت لناوي ببا بو أويكا وكبلين سرتايك بو أوي لناو بتشي شرم حياكي لي ورقيتاو شكا قال شرم حياكي لي ورقيتاو طبعا أو هموش تكاني تريشي دواي أو آسانك لدسي بدا أقل شرم حياي لدس دا هموش تكاني تريشي لدس دا لدواي أو بوي برزان دزاني كاتي كا وصفي روشتي پیغمبرمان درود خواه لسر بي كا وصفيان كردوا دزاني بچه وصفيان كردوا بچه وازك كا امش وكو باس ما كر يكا كلا الصفات هر برزكاني خوشويس من درود خواه لسر بي كا وصفيان كردوا فرموانا كان رسول الله صلى الله عليه وسلم أشد حياء من العذراء في خدرها
سبحان الله دفرمون پیغمبر صلى الله عليه وسلم شرم و حیاکەی لەو لە شەرم و حەیای ئەو ئافرەتە زیاترە کە کچە بە بووکینی کاتی کە یەکەم جارەکە دەچیتە لای پیاوەکەی ئەم ئافرەتە خۆی طبیعەتی ئافرەت شەرم و حەیا لە منداڵیەوە زیاتر بڵێن ڕنگدانەوەی لەناو ئافرەت ڕنگ دەدەتەوە ئەم ئافرەتە بە تایبەتی لەو کاتە دەبی یعنی دەبی لە چ وەزعک و لە چ شەرم و حەیا دابی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەوە بە شەرم و بە حەیا ترە ئەوجا شەرم و حەیا بەڕێزان وەکو گوتمان صیفەتەکە لە صیفاتی خوا صیفەتەکە لە صیفاتی هەموو پێغەمبەران و صیفەتێک بوو لە صیفاتی پێغەمبەری خۆمان ئەو جاش صیفەتەکە لە صیفاتی مەلایکە تەنانەت مەلایکەش یەک لە صیفاتەکانیان حەیاءە بزانە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمودەیە کە ئیمامی مسلم ڕیوایەتەکە کاتی کە چەند سەحابیەک دێنە ژوور ئەو خۆی تێک نادە پاڵی دایتەوە پشتی لە دیوار بووە و قاچی ڕاکێشاوە بەڵام دوای ئەوە کە ئیمامی عوسمان دێتە ژوور پێغەمبەر صلی الله علیه وسلم جوان هەردەستەوە و جلوبەرگی خۆی دادە پۆشی و بە جوانی دادەنیشی ئەو جا کە پرسیاریان لێ کرد پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی فەرمووی ئەلا ئەستەحی من عوثمان ذلك رجل تستحي منه الملائكة چۆن من شەرم لە کەسێک نەکەم کە مەلائیکەتەکانی خوای گەورە شەرمی لێ دەکەن کەواتە بزانە بەڕێزان یەک لە ئەمە دووم ئەوە یەکەم بۆ ئەوەی کە بوومان دەرەکەوی کە مەلایکەتیش حەیا و شەرم و حەیایان هەیە ئەو جاش یەک لە هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئیمامی عوثمانە کە یعنی نمونەیەک بوو نمونەیەکی زۆر گەورە و بڵێن جیاواز بوو لە بڵێن بەرجەستەکردنی ڕەوشتی شەرم و حەیا لە خۆیدا ئەو جا خاڵێکی تر بەڕێزان ئەگەر ئێمە باسی شەرم و حەیا بکەین بەعام پیا و ئافرەت دەگرتەوە پیا و ئافرەت مناڵ و گەورە هەمویان دەگرتەوە بەڵام ئەگەر شەرم و حەیا لە بوو پیاوان سنەت بی لە بۆ ئافرەتان فەرزە لە بۆ ئافرەتان فەرزە طبعا لەو هەمووان فەرزە بەڵام وەکو گوتمان ئەگەر لە بوو پیاوان فەرز بی کەواتە لە بۆ ئافرەتان زۆر لە فەرز زیاترە بۆیە بەڕێزان دوو نمونە باسەکەین ینی بەداخەوە کە وەکو گوتمان ئێستا لە کۆمەڵگای ما ئەم ڕەوشتە زۆر کاڵ بوویتەوە یعنی وای لە هاتووە بەڕاستی بەداخەوە یعنی ئافرەتان تەنانەت ئەوانەی کە دیندار و مولتەزم و خواترسنیش یعنی دەبینین پابندبوونیان بە ڕەوشتی شەرم و حەیا کەم بوویتەوە دوو نمونە باسەکەین دوو کچەکەی شوعیب لەگەڵ موسا عەلەیهی سەلام کاتی کە دەچن ئەو بڵێن بچنە سەر ڕووبار و کانی و بڵێن کە دەبینین پیا و شتی لێ ئەوان ناچن دوای موسا عەلەیهی سەلام دەچی لە جاتی ئەوان دەچی چ دەکە ئاوەکان گوسکەکان و بڵێن ئەو سەتلەکانی ئەو بووان پڕەکەت و دەیاندەتێ دوای ئەوە کاتی کە دەچنە لای بابیان پێ دەڵێن ئەم کەسە کەسێکی وا بووە و یارمەتی و هاوکاری مەیداوە ئەو جا ئەویش داوای لێ دەکە بۆ ئەوەی کە بێن یەک لە کچەکانی خۆی بدەتێ ئەو جا مەوزعی شات ئەوەیە کە خوای گەورە دەفەرمی چی فجاءته إحداهما تمشي على استحياء قالت إن أبي يدعوك ليجزيك أجر ما سقيت لنا تمشي على استحياء بزانە تەنانەت شێوازی ڕۆیشتنەکە بەڕێزان یعنی ئافرەت حتا شێوازی ڕۆیشتنەکەی دەبی جیاوازبی لەگەڵ پیاو شێوازی ڕۆیشتنەکەی زۆر جار دیارە کە ئەم ئافرەتە ئایا بە شەرم و بە حەیا یان نە تو باسی ئەسڵەن باسی جلوبەرگی هەرمەکە تەنانەت ئەگەر جلوبەرگی داپۆشراویش بی بەڵام شێوازی ڕۆیشتنەکەی بە شێوازێکی تربی ئەمە دەچیتە بڵێن منافی شەرم و حەیا ئەو جا بەڕێزان نمونەیەکی تر کە زۆر بەقوەتر و بەهێزترە ئەویش خاتو عایشە ڕەزامەندی خوای لەسەر بی کاتی بەڕێزان کاتی کە دەفەرمێت کە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە وەفاتەکە ئەو جا دوای ئەوە بابیشی وەفاتەکە ئەبوو بەکر طبعا هەردووکیان لە حجرەی عایشە لەوەی کە بڵێن شاردرایتەوە خاتو عایشە دەفەرمێت کە من دەچوومە سەر گۆڕی بابم و پیاوەکەم بۆیە لەچکەکەم لەسە سەر خۆم دانە دەنا لەبەرەوە یەکێکیان پیاومە یەکێکیش باممە بەڵام دەفەرمێت دوای ئەوەی کە ئیمامی عومەر وەفاتەکە کە ئەوش لەوێ وەسیەتەکە و کە لەوێ دەشاردرێتەوە لە پاڵ ئیمامی ئەبوبەکر و پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو جا لەو کاتەوە خاتو عایشە دەفەرمێت دوای کە من دەچووم ئەو جا دوای کە ئیمامی عومەر لەوێ دەشاردرێتەوە
بەلەچکە و بە جلوبەرگ و بەداپوشراوەی دەچوومە سەر قەبرەکە. سبحان الله بەڕێزان ئەم فەرمودەیە ئیمامی ئەحمەد و ئیمامی حاکم و بە صحیحیان دانەوە، ئیمامی هەیثەمیش بە صحیحی دانەوە کە یعنی ئەمە بەڕێزان ئەمەیە نمونەی شەرم و حەیا لە دوای مردن. یعنی ئەم ئافرەتانە چی جوابی خوای گەورە دەدەنەوە کە لە دنیا یعنی بەداخەوە مەسەلەن هیچ اعتیبارێک هیچ حساب ناکەن لە بوو کۆمەلگا، لە بوو پیاوان، لە بوو مەجلس، یعنی ئەو جلوبەرگانەی کە لەبەر دەکرێتن بەڕاستی کە یعنی دەبیتە هۆی ئەوەی کە نەک تەنیا خۆی تاوانبارە بەڵکو خەڵکیش تووشی گوناح و تاوانەکە. بزانە ئەمەیە نمونەی ئافرەتی بە شەرم و بە حەیا. لە دوای مردن خۆ ئیمامی عومەر مردووە لە ناو قەبرە، خۆ ئەگەر بشتی خۆ کەس ناتبینی، نا فەرمووی تەواو دوای پێش مردنی ئیمامی عومەر دەچوون بەڵێ لەچکەم لەسە سەرم لا دەبن لەبەرەوە یەکێکیان پیاومە یەکێکیان بڵێن بابمە. باشە بۆیە بەڕێزان هەر بە خێرایی بەشەکانی حەیا چەند بەشمان هەیان ئێمە شەرم لە چی شتێک بکەین. طبعا پێش هەمویان و لە هەمووشیان بەرزتر شەرمکردن لە خوا. ئەمە بەشی یەکەمە کە ئینسان شەرم لە خوا بکە، یعنی با کەسیش دیار نەبی، با کەسیش نەتبینی. ئینسان دەبی لەو کاتە بزانی خوا ئاگای لێیە. خوای گەورە دەفەرمێت ئەلەم یعلم ئەن الله یەرا بأن الله یەرا، ئەلەم یعلم بأن الله یەرا. باشە ئەدی تو نازانی کە خوا دەیبینی، خوا دەتبینی. ولقد خلقنا الإنسان ونعلم ما توسوس به نفسه ونحن أقرب إليه من حبل الوريد. باشا بويا براستي يان ويستخفون من الناس ولا يستخفون من الله وهو معكم. لخلق دشارنا وبلام لخوانا شارنا كأما خواش ديان بيني كواتا بيش هموشتك دا بإنسان لخوان شرم بكا. بويا پیغمبر صلى الله عليه وسلم لفرموده كي حسن كإمام الترمذي روايتك دا فرميت استحيوا من الله حق الحياة. شرم لخواب كان وحقي خوش بدن، حقي أمره وشتا بدن كشرم لخواده كان. صحابة كان فرموان يا رسول الله إنا نستحي إما شرمكين لخوا. پیغمبر صلى الله عليه وسلم فرموي ليس ذاكم، فرموي نخير أو شرمانية. أدي فرموي شونا شرم كردن لخوا؟ فرموي ولكن من استحيا من الله حق الحياء فليحفظ الرأس وما وعى. با سری خوی بپارێزی ئەوەی لە ناو سەریشدا، یعنی جێیە، چاوە، کەپووە، دەمە، قسەکردنە، خواردنە، والبەطن وما حەوە، زک و بڵێن و ئەوەی لە دەوروبەری زکە، وليذكر الموت والبلا ئەو جە دائما مردن و فتنە و مصیبەت و قیامەتی لەبیر بی. ومن أراد الآخرة ترك زينة الدنيا ئەوەی قیامەت بێوێ دەبی دنيا بختا بش خوي دبي وازل الدنيا خوشي دنيا بيني. فمن فعل ذلك فقد استحيا من الله حق الحياة. أوي كبوشي وازا بجي أمية لخوا شرمك حق الحياة. أم جاء شاعر سيك جواني هي لدو بيت شعري دفرمت وإذا خلوت بريبة في ظلمة والنفس داعية إلى الطغيان. دفرمت كاتي كتوبتنيا بجيادة تويد جناحك أنجام بدي كس ناد بيني نفسي توش بانگوازت بوو دەکە، هانت دەدا، پاڵت دەدا بۆ ئەوەی کە چ بکەی گوناحەکە بکەی. فاستحي من نظر الإله وقل لها إن الذي خلق الظلام يراني. ئەتوو لەخوا بترسە لەو کاتەکە خوا دەتبینی، تەنانەت ئەگەر تاریکیش بی کەس لێ دیار نەبی خوا تاریکی دروست کردووە، خوا ئەو تاریکیەش هەر خوا دروستی کردووە. بڵێ وەڵا کەس نامبینی من لە جێیەکەم تاریکستانەکەش هەر خوا دروستی کردووە. بۆیە بەڕێزان بەرزترین پلە لە پلەکانی شەرمکردنە لە خوا. ئەو جا شەرمکردن لە مەلائیکەت، شەرمکردن لە مەلائیکەت وەکو سەحابەکان دەفەرمۆن یعنی مەلائیکەت بەردەوام لەگەڵتانن، وازتان لێ ناینن، دوور ناکەونەوە لە ئێوە. خوای گەورە دەفەرمێت وئین عەلەیکم لەحافیظین کراما کاتبین یعلمون ما تفعلون. ئەو دوو مەلایکەتەی لەسەر شانەی هەریەک لە ئێمەیە. ئەگەر شەرم لە خوش نەکە خۆ ئەم مەلایکەتە دەتبینی دەبی شەرم لەو بکەی. باشە ئەو جا شەرمکردن لە خەڵک بەشی سێیەم لە خەڵک. یعنی بۆیە حوذەیفەی کوڕی یەمان دەفەرمێت لا خەیرە فی من لا یەستەحی من الناس. خێر لەو کەسەدا نییە کە شەرم لە خەڵک نەکە.
إمام مجاهد فرميت لو أن المسلم لم يصب من أخيه إلا أن حياءه منه يمنعه من المعاصي لكفاه. ده فرميت أجر إنساني مسلمان هيج سودك لا براي خوي مسلمان نبيني تانيا أو بي أو شرميك ليدك دوري دخت ولا جناح أما نعمتك جورية وأما سودك زورة لا لوان ورق أو جاء برزان خالي أخير بشي أخير شرم لكردن لنفس كبرا شرم لخود بك يعني أو كسا دبي أجر مسلمانش نبي إيمان دارش نبي يعني والله كسك خوي بلين بيوت ها كساتي خوي هول بدا كساتي خوي بباريزي براستي دبي شرم لخوي بك أجر كبرا إيمانشي بخوانه بي إيمانشي بملائكته ها بأو نبي هلا برخوي كاكا أو كسيكا أبروينيا شرمينيا يعني خلكش ريزي لناقري خلكش ريزي لناقري يعني سوكو رسوايا لناوكو ملقا قيمتي خوي لدسدة كساتي كي لك داربي بوي يعني هندك سلف فرموانا من عمل في السر عملا يستحي منه في العلانية فليس لنفسه عنده قدر. ده فرميت هر كسك اگر بدزيوة بجيا كردويك انجام بدا ولبيش شاوي خالك ام كردويا نيكا اما هيج نفسكي هيج قيمتي نيا لله خوي يعني نفسي خوي بيش همشتك نفسي خوي قدر قيمتي نيا لله خوي نخو خو اگر ايماني شي بخواش نبي بملائكة كان نبي يخو خوي لقال خوي يعني دبي انسان شخصيته كساتي خوي ببارزي دبي انسان امره وشتا براستي خيرة لبو انسان لدنيا بيش قيامت لدنيا وكو بيغمر صلى الله عليه وسلم فرموي لا يأتي إلا بخير إلا برهمكي نتيجكي ثمركي خيرة كواتا كابرا اگر طولو قيامتش نبي كاكا هلو دنيا خود امره وشتا لدس خود مدى خود برازينا وبا بروشتي برزي اسلام كيك لا هر روشتا جرينجو برزكان شرم حياء وكو بس ما كر بو اويكا براستي ايما ايماندارين ايما مسلمانين دبي ملكج بين بو پیام خوا و فرمانکان خوا و پیغمبر خوا درود خوا لسن او کسی که شرم و حیایی نیه او کسی که هر شتک دیکا هیچ پیوری نیه وکو پیغمبر صلی الله علیه و فرموی اذا لم تستحي فاصنع ما شئت بلام او کسی که شرمی بخوا که شرمی دکا شرم لناو دلیتی لفطره لاي نداوه او همشتک نایکا تنانت هر قسيك بيش اوي بكا بيري لي دكا توا هر كردويك اگه حكمي نظاني بسيارك بزاني اما درستني حلال حرامه ها سربيتشينيا يعني همو جياني ريخ يعني ريك خستوا بنظام دجي او هانيه بلين بكيف خوي بجي هرشتك حزيلي بو هرشتك آرزوي كرت هرشتك ويستي هر قسيك بيوت بلي هر كردويك انجام بده هر سوكوتك بكا هيج ميزانك بيورك نيكا بيو بسرابي نخير اما انسان مسلمان او هانيه ويبرزاني مكات من توابو ام انداز بو اندازه ان شاء الله کوتاهی بو فرموده دین ان شاء الله تعالی خوای گوره وما لبکک اما بلن لدنیا خومان برازين نوا بو روشت برزه بو اويك بيبش نبين لخيري ام روشت برزه لدنيا ولا قيامتش ان شاء الله تعالى. واخر دعوانا الحمد لله رب العالمين.